ئیسرائیل 200 فڕۆکە 500 موشکی بەکارهێنا بۆ ئەم چالاکیە سەربازی لە دەستپێکی شەڕەکە بۆ بەم قەبارە زۆرە یەکسەر دەستی پێکرد. بەلایەن ئیسرائیلەوە ئەمە وەکو 12 ڕۆژەکە نییە، چونکە ئێران بڵین ڕاداراتی زۆر وەرگرتبوو، هێزی بەرگری ئاسمانی وەرگرتبوو لە ڕووس، لە چین، لە کۆریا، لە هەموو شوێنێکەوە وەریگرتبوو، بڵاوی کردبووە. کامی هێرشە دەستی پێکرد ئێمە ئەڵێن 200 فڕۆکەی ئیسرائیل، بەس ئایا ئەمریکا چەندێ بەشدار بوو لەوەیە؟ تەنها ئیسرائیل نەبوو، یانی ئەمریکا بە نسبەتی فڕۆکەکانی F-18 سوپەر هۆرنێتی کراولەر لەم شەڕایە بەشدارە ئەواکسەکان. ئەم کراولەر ئیشی ئەوەیە کە سیستەمی ڕادارات شوێر بکاتن و ڕای بگرێتن، حربی ئەلکترۆنیە. جۆری فڕۆکەکانی ئەمانە بوونیتر لەگەڵ فڕۆکەی ئیسرائیلە لە جۆری F-15 لەگەڵ F-35 لایتینگ. ئەم موشکانە دارە بەرگری ئاسمانی ئێران و ڕاداراتی ئەوەی کە لە ڕۆژئاوایەتی لە ناویدا، تایبەتی لە کرمەشە. لە کرمەشە دێمە سەر ئەوە. بەڵام ئەوەی کە سەرنجڕاکێش بوو، میدیای ئیسرائیلی و بەرپرسانی سەربازی ئیسرائیلی خۆیان وتیان ئەوەی کە لە یەکەم کاتژمێری شەڕدا بەکاربانێنا وەکو چەک لە 12 ڕۆژی شەڕی مانگی شەشا بەرامبەر ئێران بەکاربان نێنا، ینی لە یەک کاتژمێرە یاخود لە چەند کاتژمێرێکا بەقەدەر هەر 12 ڕۆژەکان بەکارێنا. ئەوە بوو بەکاریان هێنا ئەبوایە ئەو ئامانجی کە بیانوێت جێبەجێکن، یەک کە لە مرشد بدەن و لە قیادەی سیاسی ئێران بدەن، جگە هەموو قیادەی عسکەریشی، لەبەر ئەوە ئەو کەمیەتەیان بەکارهێنا بۆ ئەوەی هیچ هەڵەیە نەبێتن لە ناوەڕاستە بخایەنێتن. بەڵام هەرچەنێ بە ناوبوونێوانە کوشتنیان معنایەوە نییە لە ناوەچێتن و شەڕەکە کۆتایی پێدێتن. بۆیە ئەو کەمیەتیان بەکارهێنا بەو زەخامەتە و بەو شێوازە.